بارزانی شەڕێکی دیکەی بەناوی شەڕی کەرامەت لەگەڵ بەغدا ڕاگەیان بەبێ ئەوەی باسی چەکەکانی دەستی بکات هەڕەشەی قورسی لێکردن. ئەمڕۆ لە پەیامێکی پڕ هەڕەشە ئامێز مەسعود بارزانی ڕاگەیان چیتر قبوڵی ناکەین موچە وەک مانگەکانی ڕابردوو بنێردرێت. وتیشی بەڕێنمایی هەنێلایەنی ناوەخۆ کێشەی هەرێم و بەغدا تەنها لە موچە کورد کراوەتەوە. میلەتی ئێمە لە برسان شۆڕشی نەکردووە، ئەگەر ئیرادە هەبێ پارە دەبێت. بارزانی وتیشی ئەوانەی تەنها موچەیان لاگرینگە و کەرامەتیان لاگرینگ نییە بابچن کێشەی موچە لە بەغدا چارەسەر بکەن، ئەوانەشی کەرامەتی خۆیان دەپارێزن بڕیاری خۆیان دەدەن. تا ئێستا بەغدا وەڵامی هەڕەشەکانی بارزانی نەداوەتەوە، بەڵام قسەکانی لە ناوەخۆ کاردانەوەی لێکەوتۆتەوە. دکتۆر ڕەعەد ڕەفعات سەرۆکی تیمی سکاڵاکاری دەستگای ستاندەرد لە بەغدا ڕایگەیان ئەگەر چیتر لە بەغدای قبوڵ ناکەن چی دەکەن؟ ڕیفراندۆمێکی تر دەکەن یان وەزیرەکانتان دەگەڕێننەوە هەولێر تا چیتر موچەکانیان بەتەڵتین وەرنەگرن لە هەولێر بە هەژماری بەتاڵ موچەیان پێ بدەن. شوانگەردی چالاگوانی مەدەنی لەم بارەوە ڕاگەیاندووە بەڕێز کاک مەسعود بارزانی ئەگەر بێکەرامەتی ئەوەیە داوای مافی خۆم و خێزان و منداڵەکانم دەکەم باش بزانە کە من بێکەرامەتترین مرۆڤی سەرزەویم. وتیشی باشە جەنابەت پێت وایە کە فەرمانبەرێک ئەو هەموو موچەی لای حکوومەتی هەرێمە جەنابەت هەر باسیشی ناکەیت و ئەو موچانەی ئێستا بە دوعا و مژدە بۆمان دێ بەم شێوەیە کەرامەتی پارێزراوە. ئەو هەڕەشانەی بارزانی لە بەغدا یەکەم جار نییە، بەڵام ئاماژەی بەوە نەکرد ئەگەر بەغدا بەردەوام بوو چۆن هەڕەشەکەیان دەکەنە کردار. ئایا وەک جارەکانی دیکە هەر قسە دەبێت یان دەیکەنە کردار؟